ئەمانە بەڕێوەبەری یەکەیداریەکانی نینەوەن دوای تێپەڕبوونی زیاتر لە ساڵ و نیوێک بەسەر ئازادکردنەوەی مووسڵ لە ژێردەستی تیرۆریستانی داعش بۆ یەکەم جارە کۆبوونەتەوە پلان دادەنێن چۆن بتوانن خزمەت گوزاریە سەرەتایەکان بگەڕێنەوە بۆ ناوچەکانیان و پاش ماوەکانی جەنجیش لە ناو شار لابەرن تاوەکو دووبارە ژیان بگەڕێتەوە بۆ ئەو ناوچانەی داعش وێرانی کردووە بەڵام تا ئێستا بەغدا هیچ بودجەیەکی بۆ ئەو هەنگاوە دیاری نەکردووە فەرمانیشی بەوانە کردووە دەبێت کار بکەن و ڕێگا چارەیەک بدۆزنەوە ئەوان بە قوڵی بیر دەکەنەوە چۆن دەتوانن بەبێ ئەوەی هیچ بڕەپارەیەک بۆ پرۆژەکان تەرخان کرابێت ئەو هەنگاوە گەورە بنێن كمبالغ مادية يحتاج بحدود 7 مليار لإعادة 7 مليار دلارمان پێویستە تاوەکو بتوانین تەنها خزمەتگوزاریە سەرەتاییەکان بۆ خەڵکی شارەکەمان دابین بکەین حکوومەتی ناوەند پێیوتین تەنانەت ناتوانین سەدان دوو لەو گوژمەیەمان بۆ دابین بکات ئەو کابرایە کووردە بەڕێوەبەری وەبەرهێنانە لە پارێزگای نینەوە ئەو دەڵێت قسەی لەگەڵ چەندین کۆمپانیای زەبەلاحی بیانی کردووە ئامادەن بێن بەدەیان پرۆژەی جاجیا بەشداری لە ئاوەدانکردنەوەی مووسڵ بکەن بەڵام بەهۆی نەبوونی ئەمن و ئەمان لەو شارە کۆمپانیایەکان دایانەوێ ئۆفیسە سەرەکیەکانیان لە شارەکانی هەرێمی کوردستان دابنێن حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق پێیانی ڕاگەیاندووە هەر کۆمپانیایەکی بیانی ئۆفیسی سەرەکی لە کوردستان بێت بۆی نییە بەشداری لە ئاوەدانکردنەوەی مووسڵ بکات ئەتوکو مستەثمر ئەجنبی بێتە مووسڵ ئێستا ناتوانانی بێتە مووسڵ ئەگەر دێن لە هەولێر دادەنیشن پەیوەندی بە من دەکەن دەبێ ئەم بشمەوەی دەری لەگەڵیان کۆبوونەوە بکەم ئەمنش ناتوان بشمەوەی دەری اعتبار ئەوە مخالفەیە بەغدا قبول ناکەن کاک ئێستا ئەتوو مستەثمری ئەتوو دەتوانی 1 ملیار دلار بینی بۆ مووسڵێ بەو وەزعە ئەمنیاتی سفر لەسەرەوە ئەو کێشانە هەن لە بەردەم ئاوەدانکردنەوەی نینەوە لە خوارەوە هاوڵاتیان هەر چاوەڕێن تەنها خزمەتگوزاریە سەرەتایەکانیان پێ بگات ئەمە ئاوارە بوون ئەمە زاری دیگاتینەوە منتەقەی خۆمان سەری دێ خۆمە کاکە بەس بە بێ فایدەیە کاکەمە ئاناتمە زۆرە بەڕاستی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئاوەدانکردنەوەی ئەو شارە وێران بووانە هیچ بودجەیەکی تەرخان نەکردووە لەلایەش تریشەوە ڕێگا بە کۆمپانیا بیانەکان نادات کار بکەن لەو شارە ئەگەر ئۆفیسی سەرەکیان لە کوردستان بێت وا پێدەچێت تاوەکو حەیدەر عەبادی هەروە لەسەر بڕیارەکەی بێت لە بەرزایی دارەکەەوە نێتە خوارەوە بارودۆخی هاوڵاتیانی شارە وێران بووەکانیش هەروە بمێنێتەوە گەیلان بۆتانی کوردسات نیوز مووسڵ